دانیشتوانی ناحیەی تازەخورماتووی باشووری کەرکووک کە ماوەی 2 ساڵە لەژێر هەڕەشەی بۆمب و هاوەنی داعشدان ئاماژە بەوە دەکەن بە کۆنتڕۆڵکردنەوەی گوندی بەشیر لەلایەن پێشمەرگە و حەشدی شەعبیەوە لە مەترسیەکانی داعش ڕزگاریان بووە. بعد تحرير البشير إن شاء الله پاش ئازادکردنی بەشیر بە پشتیوانی یەزدان تازە بە هەبوونی پێشمەرگە و هەشتی شابی پارێزراو دەبێت و لە داعش ڕزگاروان دەبێت. بدينا بتحقيق قرية بشير دەستکرا بە ئازادکردنی بەشیر بە دەستی پاڵەوانانی پێشمەرگە و حەشد و لەشکر و پۆلیس. ئێستاش هەمویان لە بەرەکانی پێشەوەن و شەڕی داعش دەکەن. پێشتر داعش لە گوندی بەشیرەوە بەردەوام بۆمب و هاوەن و تەنانەت بە پێی وتەی بەرپرسانی کەرکووکیش چەکی کیمیاییشان لە دژی دانیشتوانی ناحیەی تازە کە تورکمانی شیعە مەزهەبن بەکارهێناوە. ئێمە 2 ساڵە تقریبا لە بەشیر دەرچوونە دوایی نەجاتمان نەبوو هەر لە بەشیرەوە دەستیان پێکرد بۆ سەواری کاتۆشە تازەش لێدەن ئەو سەواریخانەش هەموو خەردەری و کلۆری هەیە تقریبا دەوری 3000 کەس ئیسابەیانمان هەیە تا ئێستا 5 شەهیدمان هەیە لەبەر ئەو ساڕوخانە. لە ئێستادا گوندی بەشیر و گوندەکانی دەوروبەری پێشمەرگە و حەشدی شەعبیشی تێدایە هەرچەندە پێشتر هێزەکانی حەشدی شەعبی ئاماژەیان بەکشانەوە لە ناوچەکە دەکرد لە دوای گرتنەوەی گوندی بەشیر بەڵام لە ئێستادا سەرقاڵی بەهێزکردنی سەنگەر و لێدانی خەندەقن کە پێ ناچێت ناوچەکە جێبهێڵن. نحن دورنا دور إرشادي ڕۆڵی ئێمە نیشاندان و هاندانە لە نەجەفی پیرۆزەوە هاتوین لە هەموو بەرەکاندا ئەرکمانە گرنگی و پیرۆزی جیهادی بێنینەوە بیری هێزەکانی دژی داعش دەجەنگن. بەشیر و گوندەکانی دەوروبەری پێشمەرگە و حەشدیشی تێدایە جارێک ئەم دوو هێزە تەنها لەسەر شەڕکردن لە دژی داعش ڕێککەوتون بەڵام هیچ ڕێکەوتنێکیان لەبارەی داهاتووی ناوچەکە نییە کە کام لایەن حکمی بکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.